لە ڕۆژی جیهانی وشارکردنەوە لە مەترسیەکانی مین و پاڵپشتیکردنی کاروباری مین هەڵساین بە سازدانی مەراسیمێک بەم بۆنەوە هەموو لایەنەکان بەشداریان کرد لە ڕێکخراوەکان ئەوانەی کە بەشداریان کردووە لە وشارکردنەوە ئەوانەی کە بەشداریان کردووە لە پاکسازی و پاکردنەوەی ناوچەی گەرمیان هەروەها ناوچەی گەرمیان سەرڕای ئەوەی کە پیس بووە پێشتر لە ساڵانی شەڕی ئێرانی عێراقا چەنەها کێڵگەمینی بۆ بەجێ ماوەتەوە شەڕی داعشی بەسەر هاتووە ئەو ناوچانە زیاتر پیس بوون و بەردەوامین و بەردەوامە بین لە پاکسازی ناوچەیەکی زۆرمان هەیە کە ڕووپێوی نەکراوە بەڵام ئەوەی بە تەحدید دەتوانین کە تاوەکو ئێستا ڕووپێوی کراوە سەرەوەی 30 ملیۆن مەتر دووجامان هەیە پاکراوە ماوەتەوە پیس ڕووبەری پیس بوو وەکوتم 30 ملیۆن مەتر دووجایە بەڵام پاکراوەیە تقریباً بۆ 162 پاکراوەتەوە و بەردەوامین لە ڕووپێوی تەکنیکی بۆ شوێنەکان کە لە داهاتووە لە ساڵی 2017 ئەو ڕووپێویش تەواو بێ.